خوای گەورە ڕەحمەت پێ بکا بەڵام جارێکی تر ئەو تەلاقە بە هیچ شێوازێک خۆتی لێمەدە بە هیچ شێوازێک خۆتی لێمەدە. بەخوای ئەو جارە لە دەوم دەرچوونەکو هەرگیز ئەو شتم نەکردووە. چەند ساڵە ژن تێناوە؟ لە 2009ەوە. یعنی تقریبا 6 ساڵە. بەڵێ ناک زۆر 6 ساڵ کەمە بۆ ئەوەی تو سێ بە سێ تەلاقات بخۆی بە قوربانت بم. من ڕۆژێکیان چەند برادرێک لە کەلارەوە هاتوون بۆ لام تەلاقیان خواردبوو و کاتە من لە کفری بووم. بەڵێ تەلاقیان خواردبوو وتم چەندێکە تەلاق یعنی ئەم ژنە تەخواستووە سێ بە سێ تەلاقی خواردو وتی وەڵاما مۆساجارێکان نەمگواستەوە یعنی مارەم بڕێ و نەمگواستەوە. وتم برا ئازیزەکەم چشتوات چۆنە بێ ئاخر ئەمە خوا چۆن قبوڵەکات تۆ جارێکان مارەت بڕێ نەدواستوتە سێ بە سێ تەلاقت خواردووە چی مامۆسایەک تۆی فێر کردووە کاتێ مارەی ژنی بۆت بڕێ پێتی نەوتوە کە تەلاق هەروەکو کفر وایە یعنی تەلاق نابێ ئینسانی مسلمان تەلاق بخوا سێ بە سێ تەلاق بخوا شیرکە سوێن خواردن بە تەلاق شیرکە یعنی ئەبێ ئینسان کاتێ سوێنی خوارد بەخوا سوێن بخوا بڵێ سوێن بێ مەسەلەن بەخوای پەروەردگار کەوام نامێنی لەم شوێنە نەڵێ سوێن بە تەلاق یعنی قەسەم بە تەلاقم یان بە تەلاقی ئەمە ئەوە غەڵەتە ئەو ئوسلوبە غەڵەتە. جا من پێم وتم کاکە گیان تۆ بۆ واتە کردووە خاڵۆم لەوێ دانیشت بوو خاڵۆیەکم وتم خاڵۆ گیان تۆ لە چەندێکە مارەی ژنت بڕی چەندێکە ژنت هێناوە وتی 40 ساڵە وتم خاڵۆ 40 ساڵە تا ئێستا چەند جار تەلاقت خواردووە وتی وەڵای مامۆساگیان خۆتیش ئەزانی من لە ژیانما تەلاقم نەخواردە. وتم سیرکە تۆ چ ڕۆژە مارەی ژنت بڕیوە هەر سێ تەلاقەکەت لەوێ سفر کرد بەڵام ئەم پیاوە چونکە پیاوێکی عاقڵە نیو ئەوەی تۆ خوێنەواریشی نییە بەڵام چونکە ئەمانە پەروەردە بوون ئاگایان لە وەزعەکە هەیە وەک ئێستا ئاواشتەکان ئاسان نییە هەروە بە ئاسانی وتم سیرکە 40 ساڵە وتم تا ئێستا نەوێراوە تەلاقی بخوا